5 ساڵە پرۆژەیەکی تەندروستی لە کفری تەواو بووە و هێشتا بەکار ناهێنرێت. بینای تاقیگەی ناوەندیە کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانە. بۆ کفری یەکێکە لە پێداویستیە تەندروستیەکان، بەڵام بەهۆی چەند گرفتێکەوە سوود لەم پرۆژەیە نابینرێت. سەبارەت بە تاقیگەی ناوەندی لە کفریە بۆیە بەکار ناهێنێت چونکە پێویستی بە کادرە بە ئامێرە کە تەکلیفێکی زۆر ئەکات. لە ئێستاە نە دامەزراندن ماوە نە ئەو بودجێ گەورەیشی ئامادەیە بۆی بکرێت بۆیە بەکار ناهێنێت لە ئێستاە. لە ڕووی تاقیگەی و پێویستی تاقیگەی 100% پێویستیەکان پڕەکاتەوە. پرۆژەکە هیچی نەماوەتەوە، تەنها ئامێری تاقیگەی و ستافی دەوێت. ئەگەر بۆی دابین بکرێت دەبێتە ناوەندێکی تاقیگەی بەسوود بۆ ناوچەی گەرمیان. ئەو فشارەی ئێستا لەسەر تاقیگەی نەخۆشخانەکەشە نامێنێت و کەرتی تەندروستی بەرەو باشتر دەبرێت. ئەنجا کاتێک کە مختبەر مەرکەزی ئەکرێتەوە هەموو فەحسێکی تیا ئەکرێت کەرتی گشتی پەرە ئەسێنێ و کەرتی تایبەت ناتوانێت بگاتەوە ئاستە. بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی شوێنەکەی گونجاو نەبوو، شوێنەکەی نزیکی نەخۆشخانەی گشتی نەبوو و ئەو کاتە کارمەندی پێویست و ئەجیزەی پێویستی تیادا نەبوو، ئەوە دواخرا. ئێستش ئەگەر بکرێتەوە، ئەگەر کارمەندی بۆ دابین بکرێ، ئەگەر ئەجزەی بۆ دابین بکرێ، هەرچەنێ تەسیسی تایە، تەسیسی وەکو مختبەراتوانی تایە، بەڵام ئەجزەی تیان نییە. ئەگەر ئەوانەی بۆ بکرێتەوە ئەتوانین بڵێن کەرتی گشتی لەم لە کفریە پێش ئەکەوێتە پێشی مختبەر مەرکەزی مختبەری تایبەتەوە. لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 40,000 پشکنینی نەخۆشی لە ناو تاقیگەی ئێستای نەخۆشخانەی کفریدا بۆ هاوڵاتیان ئەنجام درراوە. ئەم پرۆژەی تاقیگەیە ئەگەر حکوومەت خەمی بخوات، هەم بینایەک لە دەڕزان دەپارێزێت و هەم کەرتی تەندروستیش پێش دەخات. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.